ئەوە دیمەنی هەڵکەندنی بیرە بە ئامێری پایل کە بە بیری سووری ناسراوە و شەوانە لە بەشێک لە گەڕک و ناوچەکانی دەوروبەری سلێمانی بەبێ مۆڵەت بیری کوشتوکاڵی و ماڵان هەڵدەکەنن. بەپێی بە دوواداچوونەکانی NRT شەوانە تەنها لە یەک ناوچە دەیان ئامێری ڕێگەپێنەدرا و بیر بۆ باخ و ماڵان هەڵدەکەنن، هەرچەندە بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هەڵکەندنی بیر بەبێ مۆڵەت قەدەغە کراوە، بەڵام دیاردەی بیر هەڵکەندن لە پەرەسەندندایە. شەو ئیشی بیر دکەن. بە چەند ڕۆژ جارێک بیرێک هەڵەکەن؟ وەڵی حەسب تقریبان 10 شەو 15 شەو ئێوە دەتێشێنە. نێوان بیرێک بۆ بیرێکی تر چەنە؟ ئێوە هیچ مەرجێک هەیە یان لە هەر شوێنە پێتان بوترێ بیر هەڵەکەنن؟ لە ئێمە لە هەر شوێنی تقریبا بیر هەڵکەن. دەرهێنانی ئاوی ژێر زەوی بۆ سەر زەوی دەبێت مۆڵەتی بۆ وەربگیرێت. بە پێی ستانداردی جیهانیش نێوان بیرێک بۆ بیرێکی تر دەبێت 500 مەتر بێت، بەڵام لە هەندێک شوێن نێوان بیرێک بۆ بیرێکی دیکە کەمتر لە 20 مەترە. مادەی 15 زۆر بە وازەحی باسێکاتەوە کە هەڵکەندنی بیری نایاسایی بەژمە ئامێری نایاسایی هەڵکەندنی بیر قەدەغەیە. ئەجا جۆر ئامێرەکان شێوازێکی جیاوازیان وەرگتووە. ئێستا بەناوێت پێڵن ئامەری پایل، بەڵام لە ناو بەعام لە ناو بازاڕە بە ئامێری هەڵکەندنی بیری نایاسایی سووری ناسراوە. ئەم ئامێرانە بەڵێ تەشەنیان کردووە بڵاو بوونەتەوە لە شوێنە. لە ساڵی 2016 لە پارێزگای سلێمانی تەنها ڕێگە بە هەڵکەندنی 36 بیری یاسایی دراوە لەلایەن لیژنەکانی پۆلیسی دارستان و ئاوی ژێرزەویشەوە. لە سەرەتای ئەم ساڵەوە 42 ئامێری بیر هەڵکەندن دەستیان بەسەرداگیراوە و خاوەنەکانیان ڕەوانەی دادگا کراون. ڕۆژانە هەواڵمان بۆ دێت لەلایەن هاوڵاتیانەوە یاخود لیژنەکانی یان بڵین مەفرەزەکانی پۆلیسی دارستان کە ئەوان ڕۆژانە ئەگەڕێن بە شوێنە جیاوازەکانی کوردستان بۆ دەست بەسەراگرتنی ئەم ئامێرانە. وەسپاس بۆخوا هەتا ئەم دەقەیە کارەکانمان زۆر بە سەرکەوتوانە ئەنجام داوە. لە ئێستادا لە گەڕەکە نوێیەکان و ناوچەکانی دەوروبەری سلێمانی لەگەڵ هاتنی وەرزی هاوین بە ڕێژەی بەرچاو هەڵکەندنی بیری نایاسایی زیادی کردووە. سەرەڕای دەست بە سەرداگرتنی دەیان ئامێر و ڕێگەنەدان بەهێنانی ئەو ئامێرانە بۆ ناو خاکی هەرێم. کارزان تارەقی NRT سلێمانی.